گوڵباخەم کاتت باش دوێنێ لە ڕووداوێکی هاتچۆدا لە وڵاتی ئیرلندا 4 کەس گیانیان لەدەستداوە، سییانیان ئەندامی یەک خێزان و خەڵکی شاری هەولێرن دیارە و خێزانە مەمەستی تاواکردنی خوێندنی باڵا چونەتە ئەو وڵاتە کە لە کۆتایی قۆناغی خوێندن بووە بۆ دوایە توش ڕووداوی چۆ بووە کە پەیوەندی بە خێزانەکەیەوە کراوە. من لەگەڵ خێزانەکەی چیرۆکی ڕووداوەکە کە چۆن لە پۆلیسی ئیرلندا و پێیان دراوە و کەی تەرمەکەیان دەگەڕێنرێتەوە لەگەڵیان قسە دەکەین. کاک بارزان برای کارزان ڕووداوەکی ناخۆشە، خوا عەفویان کە ئاخری ناخۆشتان بێ. لەبارەی ڕووداوەکە چۆن بووە، چۆن زانیاری درایە ئێوە و کەی تەرمەکانیان دەگەڕێتەوە، کاک کارزان کەی چۆتە ئیرلندا؟ دوێنێ کاتژمێر 3 دوای نیوەڕۆ برادێک پەیوەندی پێوەکردم لە ڕێگەی مەسنجەرەوە، وتی تۆ جەنابەت کاک بارزانی؟ بەڵێ. وتی من بێرنم خەرچی سلێمانیم لە وڵاتی ئیرلندا، هاوڕێی مامۆستا کارزانم، ئێمە پێکەوە لێرە سەفرە دەکەین و لەگەریەچین. کارزان ماوەی 22 کاتژمێرە هەواڵی نییە، تەلەفۆنی بۆ لە دەدەین هەر ناگری، چوونەوە ماڵەوە لە ماڵەوەش نەبوو. دواتر گوتی ڕقەمی مۆبایلتم بۆ بنێرە بە ڤایبەر زیاتر قسان دەکەین. پێم وایە ئەوان ئێخبارەکەیان زانیە، بەس ویستی بمان دوێنی و بە شێوەی یاسایی پێمان ڕابگەین، بە شێوەی پۆلیس. وڵا دواتر گوتی ئێمە دەچینە نەخۆشخانە و لەگەڵ پۆلیس قسان دەکەین، زانیاری کامل پڕ دەکەینەوە و دواتر خەبەرتان دەدەینەوە. پێم وایە ڕووداوێکی هاتچوو لە ئیرلندایە، ئیشەڵا کارزانیە، بەس بە دوواداچون دەکەین. دواتر پاش مەغریبێ تەلەفۆنی پێوە کردمەوە، گوتی دەتوانی لەگەر پۆلیسی ئیرلندا ئافرەتێکە قسە بکەی؟ وتم بەڵێ. قسەمان کردو، گوتی جەنابەت کاک بارزانی؟ وتم بەڵێ. برای مامۆستا کارزانی؟ بەڵێ. گوتی کارزان سەباح دەروێش، شەهێن قاسم و مناڵەکەیان لینە تەمەنی 8 مانگە لە ڕووداوێکی هاتچۆ گیانیان لەدەستداوە. تەواوەوە ئاخر ئیخبار بوو. ئەوان کەی چونەتە خوێندن؟ چەند ساڵە لەوێنن؟ 4 ساڵ لەوێندن بە مەستی خوێندنی دکتۆرە. لە قۆناغی کۆتایی بوو؟ لە قۆناغی کۆتایی بوون بە مەبەستی گواستنەوەی ماڵەکەیان بۆ شوێنێشتر، چوونە شارێشتر خانوو بگرن، دیارە لە ڕێگادا تووشی ڕووداوی هاتچۆ بووینە. کەی تەرمەکەیان دەگەڕێنرێتەوە؟ قستان لەگەڵ کێ کردووەوان؟ چۆن تەرمەکە دەگەڕێن؟ لە ڕێگەی ئەم برادەرەوە ناوی کاک بێرنە، هاوڕێی نزیکتی و گروپی کوردانی ئیرلندا لەسەر خەتن، وتیان شەمە و یەکشەمە عوتلەیە لایوان، دووشەم دەچن مەحلومات و زانیاریان لێ وەرەگرن، تەرمەکەمان بۆ ڕەوان دەکەنەوە. بەڵام ئەگەر ئێوەش لە ڕێگەی حکومەتی هەرێمەوە پەلەمان بۆ بکەن، جەنازەکانمان بۆ بینەوە، ئەوە شتێکی باشترە. کچەکەیان تەمەنی چەندە؟ کچەکەیان تەمەنی 8 ساڵە، 8 مانگە. بەڵێ گوڵباخەوە باسی چۆنێتی ڕووداوەکەی کرد کە لە پۆلیس هۆڵندا و لە هاوڕێکانی کارزانەوە پێیان گەیشتووە، ئەوان چاوەڕێ دەکەن کەوا ڕێکارە یاساییەکان بۆ تەواوکردن و ڕێگەڕانەوەی تەرمەکان دەست پێ بکات بۆی کەوا تەرمەکان بگەڕێنەوە هەرێمی کوردستان و لە زێری خۆیان بە خاکیان بسپێرن. باشە، هاوکارم هۆشمەند زادە، سپاس لە هەولێرەوە.